چاوەڕوانکردن بۆ زانینی ئەنجامەکانی پشکنینی تاقیگا سەبارەت بە کێشەی نەخۆشیە مەترسیدارەکان ڕەنگە مەسەلەی ژیان و مەرگ بێت. دوو ئامێری قەوارە بچوو کە ئێستا کار لەسەر دروستکردنیان دەکرێت دەتوانن بە خێرایی هەندێ ڕەوشی نەخۆشی دیاری بکات، لەوانە شیانی جەڵتەی دڵ هاوکات کەسە نەخۆشەکان خۆیان دەتوانن ئەم دوو ئامێرە لە ماڵەوە بەکاربێن. لێکۆڵەران لە زانکۆی جۆرج واشنگتن کاریان لەسەر ئامێری پزیشکی کردووە بۆ خێرایی پێکردن بە پرۆسەی دەستنیشانکردنی هەندێک کێشەی تەندروستی. داهێنەری ئامێرە پزیشکەکان دەڵێت یەکەم ئامێر ناوی ترایکۆردەرە بۆ فەحسی خوێن و میز و سامپلی لیک بەکاردەهێنرێت. ئەم چیپە تۆڕێکی شلەی ئاڵۆزی تێدایە کە ئەو شلەمەنیە فەحس دەکات، پاشان ئەنجامی فەحسەکان دەنێردرێن بۆ ئەپلیکەیشنی سمارت فۆنەکە. مەبەست ئەوەیە کە نەخۆش دەستی پێدا ڕابگات و بیداتە ئۆفیسی پزیشکەکەی یان بۆ خودی نەخۆشەکە لە ماڵەوە. ئەنجامی فەحسەکان لە کەمتر لە چەند کاتژمێرێکدا و بگرێت لە چەند خولەکێکدا دەزانیت. داهێنانی دووەم وەک ئەنگوستیلە لە پەنجە دەکرێت و ئامێرەکە هەستیاری نەخشەکاری لێدانی دڵی تێدایە کە دەتوانیت لێدانی نائاسایی دڵتۆمار بکات، هەروەها حاڵەتەکانی دیکە. ئەم ئامێرە شاوشەوەی ئامێری ترایکۆردەر دەتوانێت ئەنجامی فەحسەکان ڕەوانەی سمارتفۆنەکەت بکات یان ڕاستەوخۆ بۆ پزیشکەکەت. لە ڕاستیدا ئەنگوستیلە تەنها شتەکە خەڵکان هەموو کات لە پەنجەیاندایە. ئەم ئامێرە بە بەراورد لەگەڵ شێوازەکانی وەک ئەوەی لە مەچەک دەکرێت جیاوازە، چونکە لە پەنجەدا جێگیرە. بەڵام ڕەنگە هەندێک خەڵک حەز نەکەن خۆیان خزمەتی تەندروستی بۆ خۆیان دابین بکەن. کەسانێک هەند بەمە خۆشحاڵ نین کە ئامێر لە جەستەیان ببەستن، بەڵام بۆ ئەو کەسانەی کە نەخۆشی درێژدەمیان لەگەڵدایە و هەندێک جار دەکەونە ڕەوشی مەترسی تەندروستیەوە وەک جەڵدەی دڵ، ئەوە ئەم جۆرە ئامێرە بۆ ئەوانە سوودمەندە و ژیانیان لە مەترسی ڕزگارەکە. وا پێشبینی دەکرێت هەردوو ئامێرەکان لە ماوەی چەند ساڵێکدا بکەوێتە بەردەستی پزیشکان و نەخۆشان. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.